کێبوو ئەو یاریزانەی لە دەست جەنگ و کاولکاری ڕای کرد، بەڵام لە گۆڕەپان یاریگاکاندا تا کۆتایی دەجەنگا. لە منداڵیدا گاڵتە بەلاوازی جەستەی دەکرا، بەڵام باڵندۆر دەباتەوە. دەزانن کێ بوو؟ ئەو ئەستێرەیە لۆکا مۆدریجی کرواتیە. لە سەرەتای منداڵیدا لە گوندەکەیان بە ناوی مۆدریج سەر بە شارۆچکایی زادار لەگەڵ باپیرەی شوانی مەڕ و ماڵات دەبێت. چەکدارە سڕبیەکان لە شەڕی سەربەخۆی کرواتیا هەڵدەکوتنە سەریان و باپیرەی دەکوژن. دواتر لۆکا و خانەوادەکەی گوندەکەیان بەرەو شارۆچکەی زادار بەجێ دێڵن. مۆدریج بە ئاوارەیی دەستی بە یاری تۆپی پێکرد. هەمیشە بچووکترین و لاوازترین یاریزانی تیپەکەی بوو. توانجیان لێدەدا و بە لاوازی جەستەیی هەوڵیان دەدا بیڕوخێنن. دەیانوت جەستەی ئەم یاریزانە گەشە ناکات و بۆ تۆپی پێ نابێت. لۆکا گوێی با توانجەکان نەدا و توانی هەموو ڕەخنەکان پێچەوانە بکاتەوە. سوودی لە بچووکی باڵای وەرگرت و بە جۆرێک لە یاریگادا دەسوڕایەوە کە یاریزانە باڵا بەرزەکان نیان دەتوانی ئەنجامی بدەن و ڕای بگرن. هاوکاری بەرگریکارانی دەکرد و لێرشبردنیشدا بەشدار دەبوو. لە ساڵی 2000 مۆدریج پەیوەندی بەیانەی زادارەوە کرد. ڕایەنەری تازە پێگەیشتوانیانەکەی هەمیشە دەیویست لەگەڵ یاریزانانی لە خۆی گەورەتر یاری بە مۆدریج بکات. لە ساڵی 2001 مۆدریج دەچێتە لاوانیانەی دینامۆ زەگرێب. دوای 8 ساڵیش پەیوەندی بە یانەی تۆتنامەوە دەکات. چوار وەرزیش لەو یانە لەندەنیە بەسەر دەبات و لە هاوینی 2012 بە نزیکەی 35 ملیۆن یۆرۆ دەچێتە یانەی ڕیال مەدرید و ماوەی زیاتر لە 10 وەرز بە درێسیانەی قەڵای سپیەوە یاری دەکات. مۆدریج لەگەڵ وەرگرتنی یەکەم موچەی وەک یاریزانی پیشەگەر خانوویەکی بۆ باوک و دایکی کڕی. جارێکیان لە قوتابخانە داوایان لێکرد چیرۆکێک بنووسێت کە کاریگەری لەسەر ئەستەکانی دروست کردبێت. ئەویش چیرۆکەکەی لەسەر مردنی باپیرەی نووسی. مۆدریج بەهۆی جەنگەوە نەدەچوو بۆ قوتابخانە، هەروەها بەهۆی یاوەرەبوونەوە نەیدەتوانی لە ئیشوکار هاوکاری باوکی بکات. لەبەرەوە زۆربەی کاتەکانی سەردەمی منداڵی بە یاری تۆپی پێ بەسەر دەبرد. مۆدریج لەگەڵ ڕیال مەدرید 5 نازناوی چامپیۆنز لیگی بەدەستهێناوە. لەگەڵ هەڵبژاردەی کرواتیاش توانیان پلەی دووەمی جامی جیهانی 2018 بەدەست بێنن کە لە یاری کۆتایی بە فەڕەنسا 4-2 شکستیان هێنا. هەر لەو ساڵەدا مۆدریج هەر سێ خەڵاتی تاکەکەسی باڵندۆر و زەبێست و باشترین یاریزانی ئەوروپای بەدەستهێنا. ئەمە چیرۆکی ژیانی ئەو یاریزانە بوو کە لە جەنگ ڕای کرد و لەگەڵ ژیان جەنگا و لە گۆڕەپانی یاریگاکاندا تا کۆتایی جەنگا.